ڕۆژ بە ڕۆژ بازنی پشتیوانی و پاڵپشتی بۆ لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستان فراوانتر دەبێت. لەو چوارچێوەیەشدا وەرزشکارانی چۆمچەماڵ و بازیان بە چەندین خولی وەرشی جۆرا و جۆر پاڵپشتی کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن. لە کۆمەڵگەی گۆپاڵی سەر بە قەزای بازیان خولێکی تۆپی پێ لە ژێر ناوی لیستی 129 بە هاوکاری حاکم هێرش کافرۆشی نوێنەری قوبات تاڵەبانی و لێپرسراوی سکرتاریەتی سەرۆک مامجەلالەوە بەڕێوەچوو. لەو مەراسیمەدا کە کاندیدان و لێپرسراوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بوون هەردوو تیپی کارامە و گوڵان بە یەک گەشتن. لە کاتی یاسایی یاریەکە هەردوو تیپ یەکسان بوون. پاشان تیپی گوڵان بووە پاڵەوانی خولەکە. هەر لەو مەراسیمەدا کاندیدان یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنیاندا لە پەرلەمانی کوردستان و لە ڕێگای لیژنی وەرزشەوە خزمەتی وەرزشکاران بکەن. گەنجان و وەرزشکارانیش بەڵێنیان دووپات کردەوە کە دەنگ بدەن بە 129 یەکێتی نیشتیمانی کوردستان. توانیمان بەشداری بکەین لەم خولەیە لە کۆی دە تیپ دوانزە تیپ توانیمان پلەی یەکەم بەدەست بێنین بەبێ دۆڕان دەستخۆشیەکی زۆر لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین بەبۆی کوتنەوەی ئەم تیپانەوە بەڕاستی کاریگەری خۆیە. یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبە کە یارمەتیەکی زۆری وەرزشکارانی داوە بەڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی دەنگمان بۆ لیستی 129 خولەکە بۆ 12 تیپی شارەچکەی گۆپاڵە ڕێکخرا بوو کە داعمەکەی لەلایەن کاک حاکم هێرشەوە کرا بوو لەبەر بە نوێنەرانی کاقوبات تاڵەبانی بۆ 12 تیپی شارەچکەی گۆپاڵە دەستخۆشی لە هەموو یاریزانەکانەکەین شانس یاوەرمان بگەیشتە کۆتایی بەڵام شانس یاوەری تیپی تەوە پێی گوڵام بوو کەوان یاری کۆتاییان برنەوە لە فیناڵە و پیرۆزبایی لە هەموو لاکەین دەستخۆشتان لەکەین و دەنگیشتمان بۆ لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانە بەوەی ئەوەی دایمە پشتگیری وەرزشکاران بوو وەرزشکاری بە پێش خستووە. لە ئیساوە پیرۆزبایی لە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم ئەمە شاید حاڵەکە گڕوتینی گەنجان بە تایبەت ئەوەی کە زۆر گرنگە من لێرە ئاماژە پێکەم سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خۆی کەسێکی وەرزشکارە و کەسایەتیەکی گەنجە و بۆیە ئێستا وەکە بینن جۆش و خۆشی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ بەم لیستە لە چینی گەنجان و هاوڵاتیان ئەم لیستە ڕۆژ بە ڕۆژ گەورە بێەوە ئیشەڵا پشت بەخوای گەورە هەموو ئومێدانەی کە بە قەست نیان هێش بێنەدی و ئامانجەکانیان نەهێش بێنەدی ئێستا ئێمە ئومێدمان بە سەرۆکەکەی خۆمان و بە یەکێتی و بە جەواڕەکەی خۆمانەیە ئینشاڵا بە زووترین کات تەپڵی سەرکەوتن لێ دەدەین لە نۆژەنکردنەوەی ساحەکان و هەروەها لە کردنەوەی خولەکان دابینکردنی جلوبەرگ و پێداویستیەکانی خولەکانی وەرزشی ئەمانە هەمووی یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگجێکی زۆری پێداوە بۆ تەمایی خۆشحاڵی و ڕەزامەندی وەرزشکاران بە شێوەیەکی گشتی تیپە لیژنەی تیپە میلەکانی ئەم سنوورانە بە گشتی وهروەها ئەتوانم بڵێم تیپە نایەبەکان و پلەیەکەکانیش بە شێوەیەکی گشتی یعنی هاوکاریەکی باشی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامی گەیشتووەتە دەستیان.